بکرێت بۆ بنبڕکردنی دیاردەی نەشیاوی تەقەی خۆشی. بۆ بنبڕکردنی ئەو دیاردەیە بوایە چاکە کە بلیژنەیەک دابین بکرێت بۆ سزادانی ئەو کەسانێک کە تەقە دەکەن لە کاتی خۆشیدا. ئەو کەسانێک کە تەقە دەکەن بەڕاستی ئەقلێکی تێگرتنە گەیشتیان هەیە، ئەقلێکی سقەتیان هەیە. بەڕاستی لە کوردستانی ئێمە یاخود لە عێراق هەموو کاتێک بەڕاستی کە دەبینی لە هەڵبژارنەکان دەری یاخود لە تۆپی پێ دەڵێ کە یەکیان سەر دەکەوی دەبینی کەەوە تەق و تۆقەکی زۆرە یاخۆ شەقامەکان دەگرن یاخود بەهۆی تەقەوە چەندەها مناڵی هەژار و چەندەها مناڵی تر و چەندەها گەنج و بەتەمەن و زۆر لەم کاتانە کە بریندار دەبن یاخۆ شەهید دەبن. هیوادارم تەقەی خۆشی بنەبڕ ببی لە ناو کۆمەڵگای کوردەواری لەبەرەوەی جگە لە دیاردەی قێزەون و بە کوژدانی ڕۆڵەی ئەو خەڵکە و جگە لە ناشرینکردنی کۆمەلگای کوردەواری هیچی تری بەدواوە نییە و هیوادارم ئەو کەسانی کە تەقەی خۆشی دەکەن کە کەمینەن لە کۆمەلگا بگەڕێنەوە سەر ڕێگە ڕاستەکە و واز بهێنن لە تەقەی خۆشی لەبەرەوەی هیچ ڕۆڵەیەکی ئەو وڵاتە جگە لە کەمینەیەک پێی خۆش نییە ئەو تەقەیە بکرێت. تەقەکردن کە بەمانای کەلیمە تەقەیەکە بۆ خۆشی دەربڕین بەڵام لەوانەیە زەرەری هەبێ بۆ کەسێکی تر. لەوانەیە کەسێک پێ بریندار بێ، لەوانەیە کەسێک پێ بکوژرێ، من نازانم دەبێت خۆشێک بی بە تەقە دەرببڕدرێت. بەڕاستی یعنی کارێکی زۆر خراپە.